نهاجی زەبرە خۆت مەجەم برێز ئەحمەد محەممەد ئەمین بەرپرسێ شاقی هەرێما کوردستانەیەکیتیا خوێندەبان و جوانە دیموکراتی کوردستان سووریان بۆ ڕۆژ ئاوا تاکۆم بەتر و ئاستانگیان بزانن کوتێنە پێشیە خوێندەبانان و بە شێوەیەکی بەکاربن سەردانە ئۆفیسێ بکەن یانژی ئەو بخوا بکاربن پڕ بکەن سیستەم کاک ئەحمەد دەمباش خوازم بەس دەستپێکێدا شڕۆڤەیەکێژە سیستەمێ زانکۆ لاینڕە بکە و ئەو ئاستەنگی چنە تێنە پێشە خوێندەبانە دەما کووتخوازن خوا دەزانین گەهاندا تۆمار بکەن دەڕێاوی سیستەمی بە بله گەلک سپاس وەرە سیستەمی زانکۆلاینگ و ئیرۆ درۆژ تقریبان دەست پێ کردە نەژی وەکو یەکیتیا خوێندەبان و جوانە دموکراتی کوردستان ڕۆژاوا گوڵقی هەرێما کوردستان و کارکردی زانی بووم کاربن خزمەتەوان خوێندەبانی خۆ بکەن و کاربن شکلێکی باش بۆ داگرن بێ غەڵەتیش بەرەوناکێ مەرحەلەکە قۆناغەکە مەسیریە ڕاستیش خوێندەبانانە ئەو کەسی و کاربی چاوا فرای خۆ هەڵبژێرێ بدرێخوا ئەف داگرتناوی سیستەمیش تەڵەبێ مەرە ئێگۆ بە کەلۆریا کوردستان سەفێ شەش هەرێما کوردستان مەدارسە هەرێما کوردستانی خلاصکردنا و توازن تەقدیمی جامع بکەن جاوجی سیستەمێکی ئێلکترۆنیە بزمانی زاراوی سۆرانی زمانی کوردی ڕاستی و gelek اختیارات تقریبا به طالب پنجی رغبه اختیار که و پنجی اختیار که کال نگور معدلینا که جواب پنجی کی جای در که و gelek جی نزان کو کالیت چا داگرن چا فر اختیار کنش بر نزانی هي عالی کی وجه عالی زمان وجه عالی کی اختیار فر خب ما جو چکریه مچوا جميع فروع هناك مقارنه صالات شوي مچو اختصاصات هم مترجمه زمان عربي كري وكاربن جي فهم بكن مقارنه معدلات بكن قلت هناك طالب وري نقول هناك كارب اختيار بك كشفرات خاص بخوينه وسر اساس هناك الجور رغبه هناك اختيار بك شو برجلش كنت باني ما بيجو مثلا قو ندري مثلا مكاتب من الاتحاد بانا شو مثلا شو مثلا ترى كده قلت قليل المقابلين ما ولا مالي بانا نزاني بقول شو اختيار كان عشوائي ده تذاكر تشتي عشوائي بانا بلكي الجور معدلي بلند بانا فرع كي نبدلينا كده كده تسلسلات ترتيبها رغباتها للجور دلي مثلا معدلينا كنوت الشش كلية علوم درك توري واقع مثل مجن كلية هندسة جوات كده فأف تسلسلها قر ترتيبها أنا كراستي استافي ما كوبيجن مخشك هذه دربان نقصر سيستم شوا كاربن بشكل كي باش داكرن وكاربن باشە کاک ئەحمەد خوێندەبان دەماکو بخوازێ چۆختی کارێ سەردانە ئۆفیسە پەیوەندی نیشتیمانی ئاپادە کەسێ بکەدا کوون ئالیکاری پێشکەشی بکەن ئاڤیەک و یا دوێژی ئەم بێژن و بە چ ڕەنگی و ئامادەکاری ژێرەکردە پێشکەشکردن ئالیکاریاندا بري همو روش داریم نهم لوی درکنه تقریبا ساعت 9 بسپی حتی ساعت 1 نيفي نیورو عملوی که حاصلن پیشوازی با خوندوانم کن وکو استافی مگوین آماده کریه چه مثلا وجن اینترنت و لپتوپی هونا که بوارنا و هر طالبه کتی سندوره که شخورد میسنی و تی پشتینا که تی سر سیستم درونه و که رغبه یک الگور رغبه اینا که الگور دینا که کاتشی در تیویج اختیار بکن دکرک جغیر اینا که جمع شبره مثلا ویروس کرونا متیبع کریه کم ما معاقب شبتی ولا همو حاضرن کو کاربن خو بپارێزن ژ مثلا ڤێروسی باشە کاک ئەحمەد ئەv بەردامبوونە ئالیکاریەوەی حتا کەنگی بمێنێ ینی چەند ڕۆژی دیهونێ دەرێ ئۆفیسا پەیوەندی نیشتیمانی بهێن لە بەکری حتاکو خوێندەبان سەردانە بکەن حتا تقریبا حتا 20 ڕۆژاوی حتا 20 هێتی عفۆمە بەردەوام بێ تەجیلانەکەی 10 ڕۆژە ئەم نزانم پشتێنەکە ئایا وێ درێژ بکن یاننا ڕاکێت بێنێ سەر سیستەمی وەزارەتا تعلیم العالی خوێندنی باڵا بس اما و چروج هەبێ ئەم تێدا حاضرن گۆ هەموو ڕۆژ ئەملوێدەکی ئامادە نەبوون کاربن خزمەتە دەبانێ من باشە لەگۆری ئەو معدلێک و ژۆرەتێن کاک ئەحمەد ینی خوێندەبانێن ڕۆژاوای کوردستانی هێلڤێدت من ئیساڵ معدلێوا دوچە ئاستەکی دنە لەگۆری معدلێوا چه زانینگە هەوێ دەرکەوێتدا ئاستێ بلندەنە معدلیانژی ناوەندەنەم بێژن راستی معدلات جۆرن بەس بشکلێکی عام جکی ژێکی خۆشیە راستی بۆ معدلات بلند gelek هەنە ومعدل نوت ونهدى وذاك بعين يرو ده طالب سي طالبات المعدلين نوت وشاش نوت وبينج يعني هبوا معدلات بلند قلت هاتن تقديم كان هشتي هذا حسب يعني خوندبان فجيك خوشي يقول طلبه ما يصل هبل قلت شي كليات تبرا بين خوندن يعني كليات هندسه يعني كليات باشە گەلەک سپاس ji بۆی کاک ئەحمەد محەممەد ئەمین وەرپرسێ شاخێ هەرێما کوردستانێکی تیا خوێندەبان و جوانە دیموکراتی کوردستانی ڕۆژ ئاوا تلقال من بوي بلا بس جبوي خوندبان نهجا وكاك أحمد أما جا فكر كانوا رجانا ساعات نهوني به الصبح حتى ساعات يك
سەردانە ئۆفیسا پەیوەندی نیشتیمانی یا پارتیا دموکراتە کوردستان سووریا بکەنداک و لێ درێ ژوارە سیستەمی زانکۆلاین پڕ بکەن ژوارە پێشکەشی زانین گەهان بکەن ژبیرام چووکس بژمەدا ڕۆژە ئینێ و شەمیێ لێ درێنیان نابەست بێگومان تاکیید ئۆفا ئەگەر نەشاشم بەس ئەگەر بژن استثنا هەبێ و لێ درێ بەردوام من هونکارن پەیوەندی بوارە بکەن.